تا دێت لە سنووری ئیدارەی گەرمیان ژمارەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵکشاندایە. باوتەی لایەنی تەندروستی پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکانی خۆپارێزی لە ئاستی پێویستدا نییە، چونکە لە نێو بازاڕ و شوێنە گشتیەکان قەرەباڵغەیەکی زۆر بەدی دەکرێت و بەبێ ئەوەی هاوڵاتیان دەستکێش و دەمامک بەکار بهێنن. زۆر گرنگە لەسەر هاوڵاتی کە هەوڵ بدات خۆپارێزی بکات، چونکە خۆپارێزی باشترین چارەسەرە بۆ ئەم کاتە، چونکە ئێمە زانین بینیمان کە وڵاتانی دنیا وەکو فەرەنسا و ئیتالیا کە سیستەمی تەندروستیان چەند بەهێزە نەیانتوانی چارەسەری ئەو وەزع بکەن. حاڵی خۆم تا چەند ڕۆژی پێش پابەندی ڕێنمایەکان نەبووم، بەڵام لە ڕاستی ئەوەی کە ئەیبینینەوەی کە ئەیبیسینەوە پێویستە لەسەر هەموو تاکێک لەم شارە بە تایبەتی پێویستە لەسەرمان چۆن بڵێن پابەندێکی ئێجگار بین بە ڕێنمایەکانەوە، چونکە دڵنیا بن نەخۆشیەکە هەیە لەم ناوچە. بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلار تایبەت بە کۆرۆنا داوا دەکات ئەوانەی بەرکەوتەی توشبووانن پشکنین بکەن، ئەگەرنا ژمارەی توشبووان بە کۆرۆنا ڕۆژ تا ڕۆژ لە گەرمیان زیاتر دەبێت. پێشبینی ئەمە وەک خۆتان دەزانن ئەگەر پابەندبوون بە ڕێنمایەکان نەبێت، ئەوانەی کە بەرکەوتن ینی بەرکەوتەی کەسەکانی پێشوون پابەند نەبن، بە تایبەتی ئەوانە خۆیان نێن بۆ لای ئێمە نمونە لێ وەرنەژیرێ و ئێمە پشکنینیان بۆ نەکەین و تا جای پشکنەکەیان نێتوانێت پابەندبوونێکی زۆر باش نەکەن، ئەکید ڕێژەکان زیاکات. چونکە بەڕاستی ئەگەر دیقەتان نابێت لێرە ئەوەی هەممان بووە کە لە دوو سەرچاوە سەری هەڵدا ئەوەی کە ئێمە ڕۆژەکانی تر دوای قراعەکانە خوێنینەوەوانە هەمووی بەرکەوتەکانن. ئێمە نمونەمان لە ناو بازاڕ وەرگرتووە، سواز بۆ خوا کە زۆربیان نێگەتڤن، بەڵام بەرکەوتەکان نەتیجەکانی باش نییە، ڕۆژ بە ڕۆژ زیاکە. دێمە ئەگەر ڕێژەکان زیاد بکات لەوە زیاتر بێت کە نەخۆشخانەی گشتی و نەخۆشخانەی قەڵانەی گرێت، ئەکی دەبێت پلانمان هەبێت پێش ئەوە. ئێستا ئێمە تقریبەنەوە هەفتا قەرێوەڵەیەکمان لەبەردەستە، ئینشاڵڵا کە نابێت، بەڵام ئەگەر بش بێت و پڕ بێتەوانێ بەدڵنیایی و پلانی ترمان نەبێت. ناردنەوەی نەخۆشەکان بۆ ماڵەوە ئەوانەی کە نیشانەیان نییە، ئەوە ئێمە بێت لەگەڵ دکتۆری ئەخسایەکانمان ڕاوێژکەین کە سەپەرشتی ئەوان نەخۆشەکانەکەن. لەگەڵ دەرکەوتنی پەتای کۆرۆنا لە هەرێمی کوردستان ژمارەیەک بازرگان و کەسایەتی سنووری گەرمیان دەستیان کرد بە دروستکردنی نەخۆشخانەیەکی هەفتە قەرەوێڵەیی تایبەت بە کۆرۆنا. ئێستا دوای تەواوبوونی کارەکانی ڕادەستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان کراوە بۆ ئەوەی دوای پڕبوونی نەخۆشخانەی گشتی کەلار لە توشبووان ئیتر نەخۆش لەو نەخۆشخانەیە جێگیر بکرێ. شاوە ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.